قەیرانە جیاوازەکانی هەرێم بەردەوامی هەیە و تا ئێستا موچەی هەرێکە لە مانگەکانی تەمموز و ئاب و ئەیلولی فەرمانبەرانی هەرێم دابەش نەکراوە. لەو چوارچێوەشدا بە مەبەستی چارەسەرکردنی بەشێک لە قەیرانەکان و کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات، وەزارەتی دارایی ئابووری هەرێم چەند پێشنیازێکی ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کردووە. پێشنیازەکانی وەزارەتی دارایی هەرێم لە 22 ئەیلولدا ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم کراوە و لە 14 خاڵ پێگاتووە، کە تێیدا پێشنیاز کراوە بەکەمکردنەوەی موچەی ئەندام پەرلەمان و وەزیر و پلە تایبەتەکان با ڕێژەی لە 150 و خانەنشینکردنی ئەو فەرمانبەرانەی تەمەنی یاساییان تەواو کردووە و تا ئێستا بەردەوامن یاخود ماوەی خزمەتکردنیان بۆ دیرەشکراوەتەوە تا لە جێگەی ئەواندا چینی گەنجان جێگەیان بگرێتەوە، هاوکات پێداچوونەوەش بکرێ بە موچەی خانەنشینی پلە باڵەکاندا. وەزارەتی دارایی پێشنیازی کردووە بە زیادکردنی داهات بەوەی بە ڕێژەی لە 100% یاسای باج و گومرگ جێبەجێ بکرێ و بەخشی نەمێنێت تەنها بە یاسا نەبێ، بە تایبەت لە کۆمپانیەکانی بواری نەودا و پێداچوونەوە بکرێ بە بەخشینی پرۆژەکانی وەبەرهێناندا. وتەبێژی وەزارەتی دارایی ئاماژە بەوە دەکات لە هەندێک خاڵی گومرگدا لە مانگێکدا 9000 لێخۆشببوونی تایبەتی هەبووە. هاوکات پێشنیاز کراوە لە پێناو جێبەجێکردنی سیستمی کارگێری خۆجەیەتیدا لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی کردەیی داهاتی پارێزگاکان ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی داراییەوە سەرپەرشتی بکرێت. وەزارەتەکە ئاماژەی بەوەش کردووە لە پێناو کەمکردنەوەی خەرجیەکاندا سەرجەم ئۆتۆمبیلەکانی حکوومەت کە بۆ مەبەستی هاتوچۆی تایبەت بەکاردێن باقی سی درێژخایان بفرۆشرێنەوە کە ژمارەیان دەکاتە زیاتر لە 10,000 ئۆتۆمبیل. بڕینی موچەی ژمارەیەک بەڕێوەبەری گشتی و قایمقام و بەڕێوەبەری ناحیە لە ناوچە جیاوازەکانی هەرێمدا کە موچە وەردەگرن و دەوام ناکەن. وەزارەتی دارایی پێشنیازی کردووە بە دەرکردنی بڕیارێک لەسەر زیادنەکردنی نەسرەی هیچ فەرمانگەیەک با زیاتر لە ڕێژەی لە 135 جگە لە فەرمانگە خزمەتگوزاریەکان. بڕینی کرێی مانگانی خزمەتگوزاریەکانی تایبەت بەو پلە باڵایانەی کە لە شوقەکانی ناسیەتی نیشتەجێن کە ژمارەیان 380 شوقەیە. کەمکردنەوەی بەڕێوەبەرایەتی و بەش و هۆبە لە سەرجەم وەزارەتەکاندا و ڕاگررتنی کردنەوەی بەڕێوەبەرایەتی و بەشی نوێ و هۆبەی نوێ. پێشنیازەکانی وەزارەتی دارایی هەرێم لە کاتێکدایە پێشتر نییە چیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هیچ پرۆژەیەکیان بۆ چاکسازی نییە، بەڵام لە ئایندەیەکی نزیکدا زۆربەی وەزارەتەکان لای خۆیانەوە پرۆژەی چاکسازی ڕادەگەێنن. هەرچەندە وەزارەتی دارایی ئاماژە بەوە دەکات لە ماوەی 24 کاتژمێردا دەتوانرێت پێشنیازانە جێبەجێ بکرێن، بەڵام لە ئێستادا پرسیارەکە ئەوەیە ئایا پێشنیازەکانی وەزارەتی دارایی هەرێم لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە پەسەند دەکرێن یاخود وەکو بەشێک لە پرۆژەکانی تر هیچ یەکێک لە خاڵەکانی ناچێتە بواری جێبەجێکردنەوە. بەرەم ساڵح NRP